چواردەی تەمووزی ساڵی 1958 عەبدولکەریم قاسم لە نێوان کودەتا و شۆڕشدا لە سەرەتای دروستکردنی دەوڵەتی عێراقەوە ئەو دەوڵەتە بە سیستمی پاشایەتی بەڕێوە دەچوو لەسەر ئاستی ناوخۆ گەندەڵی تەواوی پنتەکانی بەڕێوەبردنی گرتبووە و خەڵک بە دۆخێکی سەختی ئابووریدا دەڕۆیشت. لە ئاستی ناوچەکەدا عێراق بەشداری کۆمەڵێک ڕێکەوتنی کرد کە خواستی عێراقیەکان نەبوو، سەرباری ئەوەی وڵات بوو بە گۆڕەپانی وەبەرهێن و کۆمپانیا بیانیەکان کە داهاتی وڵاتیان بۆ خۆیان قۆرق کردبوو. بەرەبەیانی ڕۆژی چواردەی تەمموزی ساڵی 1958 عێراق گەورەترین گۆڕانکاری بەخۆیەوە بینی کاتێک بەشێک لە فەرماندەکانی سوپا لە ناویاندا عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف سەرکردایەتی سوپایان کرد بۆ دەستگرتن بەسەر کۆشکی ڕەحاب لە بەغدای پایتەخت. پاشان دەستگیرا بەسەر تەواوی دامەزراوەکانی تری وڵاتدا و بەیانی فەرمی لە رادیۆ خوێندرایەوە و کۆتایی حکمی پاشایەتی لە عێراق ڕاگەیەنرا. شارەزایانی سیاسی و سەربازی لەسەر ئەم ڕووداوە بوون بە دوو بەش. ڕای یەکەم ئەوەی لە تەمووزی ساڵی 1958 ڕوویدا شۆڕش بوو، چونکە تەواوی پێکاتەکانی تر دەردەدار بوون بەدەست ڕژێمی پاشایەتی و سەرۆکوەزیرانی ئەو کات بەناوی نوری سەعید و حکمی بنەماڵەی فەیسەڵی دووەم. ئەمە بوو بە هۆکارێک خەڵک بڕژێتە سەر جادەکان و پێشوازی بکات لە کۆتاییاتنی ڕژێمی پاشایەتی. ڕای دووەم ئەمڕایە لا پسپۆران دەڵێن ئەوەی ڕوویدا بە هەموو پێوەرێک کودەتای سەربازی بوو، چونکە کۆمەڵی قیادەی سەربازی دەستیان گر بەسەر دەوڵەتدا دواتر بەبێ دادگایی کردن مەلیک فەیسەڵی دووەم کە تەمەنێکی بچووکی هەبوو لەگەڵ خێزانەکانیان و عەبدولئیلا و نوری سەعید و تەواوی دەستەکەی لە کۆشکی ڕەحاب کۆمەڵکوژی کران و دواتر تەرمەکانیان بە دەواازەکانی شاردا بەدەست و پەلبڕاوی هەڵواسی و پاشان بە شەقامەکاندا ڕایان کێشان. ئەو جوڵە سەربازیە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەریتانیا مای قبولکردن نەبوو، چونکە بەریتانیا لە پشتی دانانی بنەماڵەی فەیسەڵ بوو لە حکومڕانی عێراق. ناکۆکی دەوڵەتانی ئەوروپی و ئەمریکا لەو کاتەدا زیاتر بوو. سەرکردایەتی ئەو کودەتایە عەبدولکەریم قاسمی هەڵگری بیری چەپ بوو. ئەمە وای کرد گومان لە سۆڤێت بکەن لە پشتی ئەو ڕووداوەوە. لەو کاتەدا عەبدولکەریم قاسم بوو بە سەرۆکوەزیران و فەرماندەی هێزە چەکدارەکان، عەبدولسەلام عارف بوو بە جێگری عەبدولکەریم قاسم لەسەر ئاستی ناوچەکە دەوڵەتی میسر کە تازە کودەتای تیادا ڕوودا بوو بە سەرکردایەتی جەمال عەبدولناسر بیرۆکە یەکێتی عەرەب بوونی هەبوو. میسر سەرکردایەتی دەکرد بۆ یەکگرتنی هەرسێ دەوڵەتی عێراق، میسر، سووریا. بەڵام عەبدولکەریم قاسم باوەڕی بەسەر بەخۆیی لە ئیدارەدانی عێراق هەبوو. بەشێک لە کارەکانی عەبدولکەریم قاسم یەکەم بۆ جاری یەکەم عەبدولکەریم قاسم باسی لاوبەشی کورد و عەرەب کرد لە عێراقدا و دواتر لە دەستوری کاتی تۆمار کرا. دووەم عەبدولکەریم قاسم ئاماژەی بەوە کرد عێراق هی دوو نەتەوەی سەرەکیە کە عەرەب و کوردە. سێیەم بە بڕیاری قاسم مستەفا بارزانی کە ئاوارەی سۆڤێت بوو گەڕایەوە بۆ عێراق پێشوازی لێکرا. چوارەم لێبوردنی گشتی بۆ گیراوانی سیاسی دەرکرد. پێنجەم ئازادی حیزبی ڕاگەیاند و ڕێگەیدا بەکردنەوەی حیزب باشکرا. پارتی دیموکراتی کوردستان یەکێک بوو لەو حیزبانە. شەشەم لەژێر کاریگەری بیری چەپگەرایی ئەوڵیدا زەوی لە بنەماڵەکان وەرگێتەوە و دابەشی بکات بەسەر خەڵکدا بۆ برەودان بە کشت و کاڵ. لەو کاتەدا ئەمریکا کە نوێنەرایەتی بلۆکی سەرمایەداری دەکرد خواستی نەبوو کە بەرەی سۆڤێت بەهێز بێ، بەڵام هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە ئینگلیز داوای لە ئەمریکا کردووە ڕازی بێت بەوەی لە عێراقدا ڕووی داوە، چونکە ئەوەی عێراق باشترە لەوەی میسر کە جوڵاندنی هەستی ناسیۆنالیستی عەرەبە. ئینگلیزەکان بە ئەمریکەکانیان وتووە کەمێک کۆمۆنیزم باشترە لە ناسری، وەک ئاماژەیەک بە ئایدۆلۆژی جەمال عەبدولناسر. لا ترسیەوەی ڕاپەڕین و یاخیبوون ناوچەکانی تریش بگرێتەوە، بەریتانیا هێزی لە ئوردن نیشتەجێ کرد و ئەمریکا شێزی ناردە لوبنان. سەرباری ئەوەی عەبدولکەریم قاسم کۆمەڵێک کاری کرد کە پێشتر نەکرابوو، بەڵام هەوڵەکانی خستەگەڕ بۆ ئەوەی کۆیت بەدەست بێنێ. ئەو کاتە ڕایگەیاند کە کۆیت پارێزگایەکە لە عێراق و لە کۆندا سەر بە ویلایەتی بەسرە بووە. ئەو کات بەشی عەرەبستانی لە ناوچەکانی ئێران بە خاکی عێراقدانا و دژایەتی خۆی بۆ بەشێک لەو ڕێککەوتنانە نیشاندا کە عوسمانەکان و سەفەویەکان لە نێوان خۆیاندا ئیمزایان کردووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە هەست بە نزیکبوونەوەی قاسم دەکرا لە دەوڵەتانی ئەوروپی و ئەمریکا، بۆیە سۆڤێت بەو جوڵە سیاسیانەی لەو کاتەدا هەبوون خۆشحاڵ نەبوو. هەوڵەکان بۆ لادانی عەبدولکەریم قاسم هەر لە سەرەتاوە بەرەی عەبدولسەلام عارف لەگەڵ عەبدولکەریم قاسمدا لە کێشەدا بوون تا کار گەیشتە سەر زیندانیکردنی عەبدولسەلام عارف لەلایەن قاسمەوە، چونکە بەعسیەکان لە هەوڵدا بوون کۆنتڕۆڵی دەسەڵات بکەن. ساڵی 1959 بەشێک لە بەعسیەکان با سەرکردایەتی سەدام حوسێن
هەوڵی تیرۆرکردنی عەبدولکەریم قاسمیاندا، بەڵام سەرکەوتوو نەبوون و لەو ڕووداوەدا سەدام حوسێن بریندار بوو. ئەوەی پەیوەستە بە کورد ساڵی 1961 مستەفا بارزانی جەنگی دژی عەبدولکەریم قاسم ڕاگەیاند بە ناوی شۆڕشی ئەیلول کە بەرپاکردنی ئەو جەنگە لەو کاتەدا کە ماوەیەکی کەم بوو لە حکمی عەبدولکەریم قاسم، شارەزایان و سیاسەتمەداران وەک هەڵەی سیاسی بۆ کورد لەیەکی دەدەنەوە. لەوانە بەهادی نووری لە بیرەوەریەکانیدا دەڵێت هەڵەیەکی گەورە بوو کە کورد دەستی کرد بە خەباتی چەکداری لە ساڵی 1961 چونکە پێویست بوو کاتی زیاتر بدرێت بە قاسم تا ئەو کاتە باشتر لەوانەی پێش خۆی ڕەفتاری دەکرد لەگەڵ کورد. هاوکات سیاسەتمەدار محەممەد ئەمین پێنجێنی وەک شایەدیەک بۆ مێژوو دەڵێت شمشێری عەرەبی و خەنجەری کوردی لە سیمبولەکاندا باوەڕبوون بوو بە بەیەکەوەبوونی کورد و عەرەب و بەیەکەوە ژیانکردن. سەرباری ئەمەش مستەفا بارزانی بە فەرمانی ئەو گەڕێنرایەوە هاوکات گەر عەبدولکەریم قاسم عێراقی لە پەیماننامەی سەنتۆ دەرنەکرد بە ئەوە هەموو جوڵانەوەیەکی کورد شکستی دێنان لە چوار پارچەکەی کوردستان. پاشان ئاماژە بەوە دەکات کە لە بەرنامەیەکی تایبەتدا ئیبراهیم ئەحمەد دانی ناوە بەوەی کە شۆڕشی ئەیلول لەو کاتەدا هەڵە بووە. باکەی سەرچاوەکان بەشێک لە قیادەکانی بارزانی دانیان بە هەمان هەڵەدا ناوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە مستەفا بارزانی لە ژێر کاریگەری و هەژمونی سۆڤێت و ئێران دەست پێشخەری کردووە لە جوڵانەوەی ئەیلولی 1961 خاڵی تەقینەوەی ناکۆکیەکانی بارزانی لەگەڵ عەبدولکەریم قاسم پەیوەندی بە کوشتنی سەرۆک عەشیرەتی زێباریەکانەوە هەبوو بە ناوی ئەحمەد ئاغای زێباری. هەشتی شوباتی ساڵی 1963 لە ڕێگەی کودەتاوە عەبدولکەریم قاسم دەکوژن و عەبدولسەلام عارف بە ناوی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەیاننامەی ژمارەیەکی خوێندەوە و کۆتایی حکمی عەبدولکەریم قاسمی ڕاگەیاند. لە دوای عەبدولکەریم قاسم بەعسیەکان تەواوی جونگەکانی دەسەڵاتیان گرتە دەست و بۆ عێراق وێرانکاری و بۆ کوردستانیش ئەنفال و هەڵەبجەیان پێبوو.